يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زور بريس، خواي الخالق من سبحانه وتعالى ئێمەی بەندەکانی دروستکراوی خۆی زۆر خۆش دەوێت. پەروەردگارمان بە هەموو شێوەیەک ئاگادارمان دەکاتەوە، بە ئاگامان دێنێتەوە بۆ ئەوەی بیناسین و بیپەرستین، بۆ ئەوەی لەم ماوەی ژیانی سەرزەویدا ژیانێکی پوخت و خاوێن و جوانمان هەبێت، بۆ ئەوەی پەیوەندیمان لەگەڵ بەندەکانی تری خوای پەروەردگاردا، لەگەڵ تەواوی خەڵکیدا پەیوەندێکی تەندروست و سەلامەت بێت. بە جوانی هەمومان لەم چەند ساڵی کە لەسەر زەویدا دەژین، لەو تەمەنەی کە پەروەردگار بۆی دیاری کردوین، بە جوانی لەگەڵ یەکتریدا بژین. ئیسلامیش هەر ئەم دوو خاڵەیە، سیلة بالخالق والإحسان إلى المخلوق، پەیوەندی لەگەڵ پەروەردگاردا ناسین و پەرستنی بە حەق بێ، لەگەڵ خەڵقی خوای پەروەردگاریشدا پەیوەندیەکانت بەهێز و باش بن لەسەر چاککردنی خۆت و خەڵک، لەسەر سوود پێگەیاندن لە نێوانی خۆت و خەڵکدا. لە قیامەتیشدا هەردوو ڕێگامان هەیە، بەڕێزان سێیەمی نییە. إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم. جا کوڕ ئەو کوڕەیە لە ڕیزی ئەبراردا خۆی تۆمارکە بۆ ئەوەی بەهەشتی خوای پەروەردگار جێگای بێ. ئەی خوا پەناماندا و خوا بمان پارێزە لەوانەی کە لە ڕیزی جەماعەتی فوجارن و سەرنجامیان دۆزەخە. خوایە لەوانە بمان پارێزی و هیدایەتی ئەوانەش بدەی کە لەسەر ڕێگاکەی فوجارن بە ئاگایان بێنیتەوە. بەڵێ خوای پەروەردگار دوو کتێبی بۆ ناردوین بەڕێزان. ئەو دوو کتێبە بەردەوام ئاگادارمان دەکاتەوە، پێمان دەڵێ خوای خۆت لە یاد نەکەی، ئەڵڵا بناسە و بیپەرستە. لە ڕێی ئەو دوو کتێبەشەوە پێمان دەڵێ ئاگاداری خۆت بە، با ژیانێکی جوانت هەبێ. لە ڕێی ئەو دوو کتێبەوە پەروەردگار ئەوەندە ئێمەی خۆش دەوێ، پێمان دەڵێ پەیوەندیەکانتان با لەگەڵ یەکتریدا لەسەر ئەم شێوازە بێ، ئاوا بە یەکەوە هەمووتان بە خۆشبەختی لەسەر زەویدا دەژین. یەکەم کتێب قورئانە، الرحمن علم القورآن، خدای میهرەبان ئەوەندە ئێمەی خۆش دەوێ ئەم قورئانەی بۆ ناردوین. دووەمیان کتێبی بوونەوەر، بەخوا خوێندەواریشن نەبێ، قورئانیشت بۆ نەخوێندرێتەوە. الله سبحانه وتعالى الرحمن ئەوەندە میهرەبانە، ئەفەرمێ بەس چاوت بکەوە، بە چاوی دڵ بڕوانە تەماشاکە ئەو زەوی و ئاسمانە، ئەو خۆرە، مانگ، ئەستێرەکان، زەوی کە لەسەری دەژی، هەمووی مامۆستایە و پێت دەڵێ ئەمە بەبێ خالق هەڵناسووڕێ، ئەڵڵا بە تاک و تەنها بپەرستە و سوزدەی بەندایەتی بۆ بەرە. هەمویان پێمان دەڵێن سەیری خۆر و مانگ و ئەستێرەکان بکە، هەمووی دەسووڕێتەوە، ماندوو نابن، لە خولگەی خۆیان لا نادەن، یەک سانیە دوا ناکەون لەو کاتێ بۆیان دیاری کراوە. پێمان دەڵێت تۆی مرۆڤیش دەرسیان لێ فێر بە، فێری ڕێزگرتنی یاسا بە، ماندوو مەبە لە کاردا، پابەندی کات بە ڕێزی کاتەکانت بگرە. لە ئاژەڵەکاندا، لە باڵندەکاندا، لە مێرووەکاندا، لە هەمووی دەرس هەیە. پەروەردگار لە سوورەتی ئەلئیسراء لە ئایەتی 44 دەفەرمێ وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم إنه كان حليما غفورا. هەرچی شتێک هەیە لە ئەرز و ئاسماندا تەسبیحاتی پەروەردگاری دەکا، تەسبیحاتی پەروەردگاری دەکا و بە پاکی ڕادەگرێ، هەمووشی سوپاس و ستایشی ئەڵڵا دەکا سبحانه وتعالى. بەڵام ولكن لا تفقهون تسبيحهم، جا بەڕێزان دیقەت بدەن،
ورشەکانی قورئان هەموو جار عەرزتان دەکەم و شە بە وشە لەسەری بوەستن. دەفەرمێ لا تەفقەهون، نافەرمێ لا تەفهەمون، تێیان ناگەن. هەندێک خەڵک دەڵێ ئەرز و ئاسمان هەمووی تەسبیحاتی خوا دەکە، هەموو شتێک وەئین من شەیئین، هەموو مێرولەیەک، هەموو باڵدارێک، هەموو خشۆکێک، هەموو ئاژەڵێک، هەموو سڵەجیایەک، هەموو ئەستێرەیەک، هەموو خۆر و مانگ، هەمووی زەوی شاخەکان هەمووی تەسبیحاتی پەروەردگار دەکا. بەڵام خوا نافەرمێ ئێوە تێی ناگەن، نافەرمێ لا تەفهەمون، نافەرمێ لا تەعلەمون، نازانن دەڵێن چی، نافەرمێ لا تەسمەعون، گوێتان لێدەنگیان نییە، نەخێر لا تەفقەهون، یعنی بەداخەوە زۆربەتان بێ ئاگان و دەرسی ژیانی لێ فێر نابن. چونکە فقه ئەوەیە تۆ قورئان دێنی، فەرموودە ڕاستەکانی پێغەمبەر دێنی سەلی الله عەلەیه وسەلەم، شتی لێ هەڵدێنجی، دەرسی ژیانی لێ وەردەگری، ئەوە فقهە. لا تەفقەهون یعنی هەموو ئەم گەردونە تەسبیحاتی پەروەردگار دەکا، سوستایشی پەروەردگار دەکا، بەڵام بەداخەوە زۆری هەرە زۆرتان دەرسی ژیانی لێ فێر نابن. بەڕاستی ئەو پەروەردگارە حەلیمن غەفوورە، زۆر مەند و لەسەرخۆ و میهرەبانە، زۆریش لێ خۆش بووە. بەڕێزان دیقەت بدەن، خوای پەروەردگار لە سوورەتی ئەننەحل ئایەتی 66 باسی ئاژەڵانمان بۆ دەکا. وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين. چەند جار من و تۆ قورئانمان خوێندوێتەوە، بەڵام تکایە لەسەر قورئانەکە بە وردی بوەستن. تەدەببور لە قورئان زۆر گرنگە. هەر پەرداخێک شیرت بینی چەند دەرسێکی لێ وەرگرە. خوا دەفەرمێت لە بینینی ئاژەڵەکاندا لە عیبرە، پەند هەیە. ئەزانن عیبرەت لە چێوە هاتووە؟ واتە لە پەڕینەوەوە، لە هەر وردبوونەوەیەکت لەو ئاژەڵانەی کە خوا بۆ خزمەتی ئێمەی مرۆڤ لەسەر زەویدا دروستی کردووە، ئەبێ گۆڕانکاری بە ژیانماندا بێ. بەڵام بەخوا ئێمە هەمانە چەندەها ساڵ ئاژەڵدار بووە، هیچ فێر نەبووە، چونکە نەچوە خزمەت قورئانەکە وئین لەکم فی الئەنعام لەعیبرە. بەڕاستی لە ئاژەڵدا، لە حوشتردا، لە مانگا و ڕەشە وڵاغدا، لە مەڕ و بزندا، ئەنعام ئەوانەیە لە عیبرە، پەندی زۆر گەورەی تێدایە. خوا لە ئاەتەکەدا باسی پەندێکمان بۆ دەکا، دەفەرمێت لەو ئاژەڵانە لە بەینی فەرث و دەم. فەرث بەڕێزان خۆراکی هەرس کراوە، یعنی کە لە گەدەیەوە ترازە هەرس بوو لەگەڵ خوێندا لە نێوانی ئەو خۆراکە هەرس کراوە، چونکە ئەگەر لە پاشەڕۆی ئاژەڵەکە هاتە دەرەوە لێی جیابەوە دەبێتە ڕەوث. ئەو با معلوماتەشتان دابێ. فەرث ئەوەیە هێستا لە ورجایەتی، دەڕی خۆڵەکانیایە خواردنەکە کایەکە گیایەکە هەزم بووە. بەڵام ڕەوث ئەوەیە کە فڕەیدایە دەرەوە، جا هی مانگا بێ پێی دەڵێن شیاکە و ڕیخ، هی مەڕ و بزن و حوشتر پێی دەڵێن قشپل، هی ئاژەڵە یەکسمەکان پێی دەڵێن تەرس. خوا دەفەرمێت دیقەت بدە ئەی مرۆڤ، دەرسی گەورەی ژیانی لێ فێر بە. ئەم ئاژەڵە کاتێک کە خۆراک دەخوا ئەبێتە خواردنێکی هەرسکراو، لە بەینی ئەو خواردنە هەرسکراو و خوێنەدا خوای پەروەردگار لەبەنەن خالیسەن، شیرێکی پاڵفتەکراوی خاوێنتان بۆ بەرهەم دێنێ، سائغا للشاربین، زۆر بە ئاسانی ئەوانەی دەیخۆنەوە بە قورگیاندا دەڕواتە خوارەوە، زۆر خواردنەوەی خۆش و ئاسانە. کەواتە عەزیزەکەی خۆم، لە خواردنەوەی هەر پەرداخە شیرێکدا 5 دەرسی ژیان فێر دەبین. سبحان الله، قورئان چەند پڕ بەرەکەت و بەخششە. لە هەر پەرداخە شیرێکدا بۆ ئەم ژیانی دنیایەمان 5 دەرسی گەورە فێر دەبی. وئین لەکم فی الئەنعام لەعیبرە، یەکێ لە دەرسەکانی ئەو شیرەیە. دەرسی یەکەم، خوای پەروەردگار دەفەرمێت لەم شیرەوە گەورەی ئەڵڵا ببینە سبحانه وتعالى. ئەم مانگایە، ئەم بزن و مەڕە، ئەم حوشترە، ئەم گیایە دەخوا، ئەم گوڵە دەخوا، یان کای وشک دەخوا. سبحان الله، ئەم شیرەی لێ بەرهەم دێ. دەوەرە هەرچی کارگەی پێشکەوتووی ئەم سەرزەویەیە، بە هەزاران تەن ئەم کاو جۆ وشکەی بەسەراکە. بزانە دەتوانێ یەک قەترە شیر بەرهەمهێنێ؟
ئاخر لەو کاوشکە لەو پوشەوشکە لەو گژوجیایە وەرە چی معمەل و کارگەی دنیا هەیە حتا قیامەت ئەو هەموو پێشکەوتنەی کە هەیە دەتوانێت دڵۆپێک جا لەو پوش و پاوانە بێنێتە دەرەوە دڵۆپێک شیر بێنێتە دەرەوە ناوەڵڵا ئەی بەچێ دەکرێ ئەمە تەنها بە ئەڵڵا دەکرێ لەگەڵ بینینی هەر پەرداخە شیرێکدا بڵێ گەورەی هەر بۆ تۆیە یا ئەڵڵا لا إله إلا الله. درسي دوام درسي الرحمة في إخراج طيب من خبيثين. خواي قولت چند مهربانا أو خوايا غضب من لين هاقري أو خوايا مهربانا لقل معنا كبرداخ يشير دبيني دي قد بدا خواي پروردگار فمن لبيني دوش للود كي بيسيدا ئەو خواردنەی هەرز بووە چاوت پێ بکەوێنانت پێ ناخورێ خوێنێکی پیسیش لە بەینی دووشت لە لووتکەی پیسیدا ئەو شیرە پاکە دێتە دەرەوە ئەو بەس بە ئەڕەحمان دەکرێت ئەو خوایە کە چەندە میهرەبانە کە پەرداخی شیرت بینی بیری ئەوە بکەوە خوا ئێمەی بەخوا زۆر خۆش دەوێ ئەڵڵا زۆری خۆش دەوین شیری دایکیشمان ئاوا دروست بووە دایکیشمان کەنان و پێخۆری خواردووە کاتی خۆی کە ئێمە منداڵ بووین هەموو دایکان ئاوان لە بەینی خوێن و خواردنی هەرسکراودا ئەو شیرە پاکە هاتوتە مەمکەکانیەوە و دواتریش کە گەورە بووین و هەر بەردەوام پێویستمان بە شیر و بەرهەمەکانی هەیە بۆ ژیانمان لە بەینی دووشتی زۆر پیسە خواردنی هەرسکراو لەگەڵ خوێنی پیسدا ئەم شیرە پاک و پوختە جوانە دێتە دەرەوە سبحان الله ئەمە بەزەی خوامان نیشان دەدا کەواتە خوا بناسە کە چەند بە بەزەیە لەگەڵماندا. درسي سيم مهما كانت بيئتك قاسية وملوثة يمكن أن تكون أنت نقيا صافيا. براستي أما درسي جيانا بريزان أو جينجي كتوتي دادجي أو شواني كتيا كاردكي أو ماڵی کە تیا گەورە دەبی چەندە قاسیەتەن چەندە ڕەق بێ چەندە بێدینی بێ چەندە ملەوەث و پیس بوو بێ بە بێدینی و بەشتی خراپ زۆر ئاساییە کە تۆ پاک و پوخت و پاڵافتەبی تێیدا پوخت و پاک و پاڵافتەبی تێیدا جا قورآنیش فەرمووی لەبەنەن خالیسەن نەیفەرمووی لەبەنەن صافیەن سبحان الله و شەکانی قورآن چەند وردن نەیفەرمووی لەبەنەن صافیە فەرمووی لەبەنەن خالیسە خالیس دەزانن یعنی چی یعنی شتی پۆخڵەواتی پێوە بووە بەڵام پاڵفتە کرا تۆش لە ناو ماڵێکا بی پڕ لە خوا نەناسی بێ خوای تێدا نەناسرێ بە حەق لە دایرەیەکای هەمووی بێدینە لە شوێنێکای هەمووی بەرتیل خوارە لە ناو دەستگا و وەزارەتێکای هەمویان گەندەڵن ناڕەحەت مەبە بڵێ من تیا چووم دەکرێت تۆ لە ناو ئەو هەموو پیسەدا وەکو شیرە پاکەکە بیتە دەرەوە لە دەرسی شیرە خوا دەفەرمێت دیقەت بدە لە ناو ئەو هەموو پیسی خواردنی هەرسکرا و خوێنی پیسە ئەم شیرە پاکە دێتە دەرەوە هەر چەند ژینگەکەت پیس بێ ئەتوانی تۆ بە پاشی بیتە دەرەوە. فإياك أن تكون من البائسين قد لبارودۆخەکاندا ناومێد مەبە قد مەڵێ ئەم زروفە چاک نابێ قد مەڵێ ئەم گەندەڵیە لە بەین ناچێ نەبەخوا قد ناومێد مەبە لە ناو دوو پیسی زۆر پیسە شیرێکی پاک و پوختاتە دەرەوە پشت بەخوا ببەستە قد لە ناومێدان مەبە. پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ لە ژینگەیەکە هاتن پڕ بوو لە بۆگەنی شرک و ئیلحاد ئیوا هەبوو هەر بڕوای بەخوا نەبوو هەش بوو خواپەرست بوو بەڵام بە سەقەتی نەعوذ بالله بەردێکی لێنادەی کرد بە هاوتای خوای پەروەردگار و لێی دەپاڕایەوە لە قەبرێک دەپاڕانەوە لە دارێک دەپاڕانەوە دەیان پەرست لە مانگ و ڕۆژ و ئەستێرەکان دەپاڕانەوە یەک ژینگەی بۆگەن لە باری بیر و باوەڕ و عەقیدەدا سبحان الله گوڵاوی پێغەمبەران کە تەوحید و یەکتاپەرستی هاتە دەرەوە لەناو ئەو بۆگەنی شرک و ئیلحادەدا بۆنگوڵاوی تەوحید هاتە دەرەوە خوا دەفەرمێت دیقەت بدە لەناو ئەو هەموو ئەخلاق پیسانەدا جا هەر پێغەمبەرێک هات پێ کۆمەڵگاکەی گرفتاری ئەخلاقی پیس بووە لەناو ئەو ئەخلاق پیسانەدا پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ
و شوێن کەوتوی ڕێبازی پێغەمبەران لە لووتکەی پاچی و صافی و چاکیدا سبحان الله دەرکەوتن. ئەوە تا لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لەناو قەومێکا دەرکەوت خۆی ئەوانەی ئیمانیان پێهێنا پیسترین ئەخلاقی قەومی لووت بووە، بەڵام خۆیان دەیانوت ئینەهم ئوناس یەتەطەهەڕون، ئەوانە لووت و ئەوانەی شوێنی کەوتون و ئیماندارەکانن پاکن، خۆیان پاک ڕادەگرن. ئینی لعەمەلیکم من القالین، من بۆ کار و کردەوەکانی ئێوە لەو کەسانم کە دەیان بوغزێنم، ڕقم لە کارەکەتانە، ئەو کارە پیسە بوغزێنراوە لەلایەن منەوە. بە ئەم ئاەتی سوورەتی ئەشعەرا ئاەتی 168 ببێتە دروشمی ئێوەی موسڵمان، جەنابتان ئەهلی مزگەوت، بیسەران و بینەران لە هەر شوێنێکی، جەنابەت لە ئەوروپای، لەوە ئەچێت لە شارێکابی، لە شوێنێکا کار بکەی هەمووی خوا نەناز بێ، هەمووی خواردنی پیس و حرام خوا، تۆ بڵێ ئینی لعەمەلیکم من القالین، من ڕقم لەیەوە نییە، من کردەوەکەتانم لا بێزراوە. جەنابەت لێرە لەم کوردستانەدای لەم حکومەتە گەندەڵەدا یەک پارچە لێدەیە معاش وەرگرە ئەوەندەی کە هەبێ بە سەقەتی و بەڵام حەزل لە کارکردن نەبێ، تۆ بڵێ خەڵکینە من لەگەڵ ئەم گەندەڵێدانیم، واللهی یان دەوام ناکەم و واز دێنم، یان ئەگە کردم ئیشەکەم بەڕێک و پێچی دەکەم و خزمەتی خۆم پێشکەش دەکەم. بڵێ من بێزراوە کاری گەندەڵ و پیس، بێزراوە ئەخلاقی پیس. ئەم کچە باشانەی ئێمە پەروەردەکراوی ئەم مزگەوت و قورئانە الحەمدولله لەناو ئەو هەموو مۆدیلگەرا پیسەدا دەڵێن ئینی لعەمەلیکم من القالین، ئێمە ئەو مۆدیلگەرایی و بێ شەرعیە و ڕوت و قوتیە لەلامان بێزراوە، ئێمە لەگەڵ ئەوانە دانین، ئەبێ ئەم گوڵە جوانانی ئێمە هەر بێنە دەرەوە. بۆیە لەناو ئەخلاقی پیسدا گوڵاوەکە هەر بێتە دەرەوە، وەکو شیرەکە ئەبێ ئەم پاشیە هەر خۆی دەرخا. لەناو قەومێکی تەرازوبازی دەستبڕی قۆڵبڕی بازارێکی پڕ لە فرت و فێڵە شوعەیب پێغەمبەر پەیدا دەبێ. سوورەتی ئەشعەرا بخوێننەوە باسی شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، وەکو بازاڕەکانی ئەمڕۆی ئێمە کە یەک پارچە بڕۆ ئەو بازاڕە بۆگەنی کردووە، هەمووی فرت و فێڵ و غەش و تەزویر و تەقلید و هیچ شتێک دەکڕی دڵنیانی کە ئەمە ئەسڵا، ئەمە باشە، ئەمە ئیستیفادەی لێ دەکەی. بەڵام لەناو ئەو ژینگەیەدا کە بازاڕێکی پڕ لە دەست بڕین و تەرازوبازی و شتی یەکتر شکاندن بوو، وەکو ئێستای هەرێمی کوردستانی ئێمە بڕۆ شتێک بفرۆشە عەرزێک، بفرۆشە خانوێک، بفرۆشە سووکی دەکەن لەبەر چاوت، بڕۆ بیکڕە دەڵە شتی وا هەر نییە، بڕۆ ئۆتۆمبیلێک بکڕە، بڕۆ کەلوپەلێکی ناوماڵ بکڕە، حتا دەیکڕی زۆر مەتەح دەکرێ لەبەر چاوت. هەمان شت بی بۆ بازار، دەڵێن هەر بازاڕی نییە. لە زمانی شوعەیب پێغەمبەرە هەمان دەردی بواری ئابووری و بازاری گەندەڵ هەبوو، بەڵام شوعەیب سەلامی خوای لەسەر بێ وەکو شیری ناو پیساییەکە هاتە دەرەوە، سەلماندی کە من نەک لەگەڵ دەستبڕین و فرت و فێڵانیم، کەسابەتی حەڵاڵ دەکەم، خوا ڕۆژ بە ڕۆژ زیاتریشم بەسەرا دەڕێژێ، مەڵێن خەڵکی نەنانی حەڵاڵ نەماوە. شوعەیب بە کردار نیشانیدان وەکو شیرە پاکەکە لە بەینی خوێن و خۆراکی پیسی هەرس کراودا ئەوەتە هاتمە دەرەوە. چاولێ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ وەکو شیر لە ژینگەی پیسا دەرکەوتن. یوسف سەلامی خوای لەسەر بێ لە زینداندا، ئەزانن زیندان شوێنی دەبێت چێ بێ؟ زیندان لە واقعە ئەبێ شوێنی کەسانی بەدکردار، دەرچوو لە یاسا، دڵڕق، تاوانکار بێ. بۆچی دەگیرێن؟ بۆ ئەشکەنجەدان نا، بۆ ئەوەی چاک بکرێن. ئێستاش دەڵێن لە کوردستان دەڵێن چاکسازی گەوران، چاکسازی ژنان، چاکسازی نەوجەوانان. چاکسازی واتە ئەم مرۆڤە چاک بکرێ، ئەگەر هاتەوە ناو کۆمەڵگا ببێتە مرۆڤێکی باش، واز لە ئەخلاقە خراپەکانی بێنێ. وەڵای کاتێکە لە سیفەتی ئەو کەسانە وردەبمەوە کە حەق وایە لە زیندانا بن، بڕواتان هەبێ جەنابیشت ڕەنگە لەگەڵما هاوڕابی لە 180 بەرپرسانی ئەم هەرێمی کوردستان حەق وایە ئێستا لە زیندانا بوونایە، چونکە زۆربەی هەرە زۆری ئەم کار بەدەستانە حیزبی و حکومی بەدکردارن، دەرچوون لە یاسا، هەر ئەوانن حیساب بۆ یاسا ناکەن، دڵڕق، بێبەزەی،
تاوانکار و مجریمی ڕابردوو ئێستان. بەڵام لە زیندانە ئاگاتان لێبێ خەڵکانێکی بێتاوانی شەیە وەکو یوسف پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێت. خەڵکێکەیە بە بوختان گیراوە، خەڵکێکەیە بە مەلام خراوەتە زیندانەوە، لە زیندانە ئەوانەش هەن. ودخل معه السجن فتيان. قورئانی پیرۆز دەرمانی دەردەکانمانە کە قورئانتان خوێندەوە لەسەر وشە بە وشەی بوەستن. ودخل معه السجن فتيان. قورئان پێمان دەفەرمێ لە هەر بارودۆخێکی ناخۆشی ژیاندا بۆی لەستە وەحدەک قەت تۆ بەتەنهانی. ئەگەر زیندانی خەڵکیش زیندانە، ئەگەر قەرزاری خەڵکیش قەرزارە، ئەگەر نەخۆشی خەڵکیش لە تۆش نەخۆشتر هەیە. لەستە وەحدەک ئەماتە پێمان دەڵێ لە هەر بارودۆخێک و گرفتاریەکی ناڕەحەتی هەرە گەورەدا بۆی چۆک دامەدا وا مەزانە تۆ لێت بەسەر هاتووە، لە تۆش گرفتارتر هەیە لەسەر زەویدا، لە تۆش لێ قەوماوتر هەیە، هەلانی کەم هاوشێوەی وەکو خۆت هەیە، خوا ڕزگارت دەکا. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نمونەی باڵایە، نمونەی باڵایە لە کاتی تەنگانەدا هیچ تەنگانەیەک نییە یا ئەڵڵاه ڕەحممان پێ بکەی، خوای ئێمە لاوازین بە جەرگ سووتان تاقیمان نەکەیتەوە. 6 دانە ئەولادی بەدەستی خۆی خستۆتە قەبرەوە. عەبدوڵڵاه، قاسم، ئیبراهیم، 3 کوڕ، 3 کچیش، زەینەب، ڕوقیە، ئوم کلثوم. 6 جار پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ جەرگی سوتاوە. تۆش کە لە جەرگ سوتاوانی مێژووی ژیانی پێغەمبەر سیرەکەی بخوێنەوە بۆی تسکینی بە دەروون تابێ کە وە ڕابەرەکەتە 6 جار منداڵەکانی بەدەستی خۆی خستۆتە قەبرەوە. لە 1 ساڵدا 2 جار موسیبەتی گەورەی لێ بەسەرا هات. مامی ئەبوو تالیب کە لە دەرەوە پشتیوانی بوو، کۆڵەکەی ماڵەکەی دایە خەدیجەش لە 1 ساڵدا گیانیان لەدەستدا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ناڕەحەت بوو بۆیان. لە کەمتر لە 4 مانگا 140 سەحابەی خۆشەویستی شەهید بوو، لە کەمتر لە 4 مانگا 70 سەحابە لە ئوحود شەهید بوو، هەر ماوەی 4 مانگی پێ نەچوو 70 سەحابەشی بەغەدر لە بیری مەعۆنەدا شەهید کرا. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە خۆڕاگر بوو. ئەوە ڕابەرەکەی ئێمەیە. لەناو سجنە خەون دەبینن، ئەو دوو هاوڕێی خەون دەبینن، نەبئنا بتەئویلی. ئێمە ئێستا بێزار بووین لە دەست خەون جێڕانەوە کە تەلەفۆنمان بۆ دەکرێت بۆ بەرنامەکانمان کە لە ڕێگاوبان خەڵک دمان بینێ مامۆستا خەونێکم بینیوە هەمومان لین تخواواز لە خەون بێنە. بەڵام بەڕێزان خەونیش جیهانێکی تایبەتە. ئەزانین لە هەر میلەتێکا خەون زۆر بێ، خەون نیشانەی چییە؟ خەون ئەنەس المەسجونین، هاودەمی زیندانیانە. زیندانەکان زۆر زۆر خەون دەبینن چونکە ئەوەندە ناڕەحەتن، بەردەوام خەون دەبینن. هاودەمی دڵدەرەوەی زیندانیانە. خەون بینین ڕەغیف الکادحین، نانی زەحمەت کێشانە. ئەو کەسانی کە هەژارن زۆر خەون دەبینن، ئەوەندەیان خولیا و ئاوات هەیە بە خەون دەیبینن. هەروەها خەون بینین منفەس المەظلومین، ئەو کەسانی زوڵم لێکراون بەردەوام خەون دەبینین. بۆیە میلەتی ئێمە بەردەوام ژیانی هەمووی خەونە، لەبەرەوەی زۆر مەظلومین، زۆر ماستەم لێ دەکرێت، زۆر چەوساوە و زەحمەت کێشین، زۆر بەشمان لە زیندانێکی گەورەداین. بۆیە میلەتی ئێمە خەون زۆر دەبینێ. میلەتانی ئازاد، میلەتانی تێر و تەسەل، میلەتانێک کەوا زوڵمیان لێ ناکرێ، ئەوەندە خەونیان بەلاوە گرنگ نییە و ئەوەندە خەون نابینن. بۆیە ئینا نەڕاکە من المحسنین، دێن بۆ لای خۆ نازانن ئەوە پێغەمبەری خوایە، بەڵام ئەوەندەیان چاکە لێبینیوە لە زینداندا، نەخۆشەکانی یارمەتی داوە، قسەی خۆشی بۆ کردوون، یارمەتی هەژارەکانی داوە، ئەوانەی کەوا دڵتەنگ بوون دڵخۆشی کردوون، ئەڵێن ئینا نەڕاکە من المحسنین. ئەی یوسف بەڕاستی تۆ دەبینین نەڕاکە، نەڕاکەش دەرسێکە لە قورئانە، پێمان دەڵێ تۆ وەکو شیری پاک دیار بە لە ناو پیسەکاندا. نەڕاکە دەتبینین چاکەکاران خۆیان لە خەڵک ناشارنەوە، دایمە دیارن.
پاشانیش براکانی لە قورئانە بیخوێننەوە کە هاتن بۆ لای پیاوت ئینا نەڕاکە من المحسینین، هێشتا نایان دەناسیەوە جوارمێری و پیاوەتیان لێبینی بوو، وتیان بەڕاستی تۆ دەبینین لە چاکەکارانی. کەواتە قورئان پێمان دەڵێ دووشت معدەنی مرۆڤ ئەگەر پاک بوو ناتوانن تێکیدەن، المەصائب والمەناصب، لە ئەو پەڕی تەنگانە و ناڕەحەتیدا لە ناو سجنە بە بوختان، بێکەس، بێ مەحکەمەکردن، بێگرتنی پارێزەر، لەو موسیبەتەدا یوسف معدەنەکەی پاکە. هاوزیندانیانی پێ دەڵێن ئینا نەڕاکە من المحسینین، پاک هەر پاکە، موسیبەت نایڕوخێنێ. لە مەناسیبیشە لە کاتێکا کە پلە و پۆستی هەرە باڵای عەزیزی میسری هەبوو، وەزیری دارایی بوو، براکانی کە چەندە خراپەیان لەگەڵ کردبوو بە زەلیلی و هەژاری هاتنە بەردەستی، ئەوەندە مەردایەتی و جوامێری لەگەڵاکردن، پێیان وت ئینا نەڕاکە من المحسینین، بەڕاستی تۆ دەبینین لە چاکەکارانی. بۆیە دەرسی سێیەم لە باسی شیرە پێمان دەڵێ لە هەر ژینگەیەکا بووی، لە هەر پلە و پۆستێکا بووی، چەندە چوار دەورەکەت گەندەڵ بێ و خراپ بێ و حرام خۆر بێ، تۆ وەکو شیری پاک دڵنیا بە دەتوانی بوونی خۆت بسەلمێنی. دەرسی چوارەم پێمان دەڵێ لەو پیسیانەی کە لە کۆمەڵگادا هەن، لەناو هەموو کەناڵ ڕاگەیاندنە خراپەکاندا دەتوانین ڕاگەیاندنێکی جوانت هەبێ، لەناو سەدان پەیجی جوێن فرۆش و بوختان دروستکەر بۆ ئەم و ئەودا پەیجەکەی تۆ، فەیسبووکەکەی تۆ دەتوانێت بۆنی گوڵی لێبێ، لەناو ئەو هەموو پیسێدا وەکو شیری پاک ببێتە خۆراک، ببێتە چارەسەر، بێتە ئارامی بۆ دڵ و دەروونەکان. لەناو هەموو ئەو ئەخلاقانەدا کە خراپن، تۆ ئەخلاقی جوان پێشکەشکە، لەناو هەموو مۆدیلاتێکا کە سەرگەردانیە بۆ کچانمان، تۆ گوڵی جوان پێشکەشکە وەکو شیر لەناو پیسەکاندا وەرە دەرەوە. خاڵی کۆتاییوی پێمان دەڵێ ئەو هەموو خاشاکەی کە فرێدەدرێ لە وڵاتی ئێمەدا، بەڕێزان ئەبێ پێویستمان بە یاسای ڕیسایکلینە لەناو ئەو هەموو دووکەڵەدا، لەناو ئەو هەموو بۆگەنە ناخۆشەی شوێنی زبڵدانەکاندا، بە پێی یاسا قورئانیەکە من بینی فەرسین و دەمین لەبەنەن خالیسەن، لە نێوانی ئەو دوو پیسێدا شیری پاک بێ، پێمان دەڵێ لە نێوانی ئەو دووکەڵە و ئەو بۆگەنە پیسەدا ئێوە ڕووناکی کارەبا وەرگرن، ئێوە دەیان مادەی سوودبەخش وەرگرن، ئێوە کودی کیمیایی وەرگرن و زەویەکانی پێ بەپی بکەن. کوا لە وڵاتی موسڵماناندا بەداخەوە ئێمە ئەوەمان نییە، ئەوە پێچەوانەی فەرمانی پەروەردگارە. پەروەردگار دەفەرمێ هەر وەختێ دووشتی پیست هەبوو، تۆ دەتوانی زۆر بە جوانی لیان سوودمەند بی، لە بینی ئەو دووشتە پیسەدا وەکو شیرە پاکەکە مادەیەکی پاک بێنێ دەرەوە. ئەو هەموو شوشەی کە فڕێ دەدرێ، ئەو هەموو نایلۆنەی کە فڕێ دەدرێ، ئەگەر یاسای ڕیسایکلینمان هەبێ، کارگەی ڕیسایکلین و جارێش کە سەر لە نوێ ئامادەکردنەوەمان هەبێ، هەم ژینگەکەمان پاک و پوخت دەبێ، هەم لەو پیسی و پاژماوە و پاشەڕۆیانە سوودی زۆر گەورە وەردەگرین. وڵاتانی دنیا بەوە پێشکەوتن زۆری کارەباکەی خۆیان کە بەداخەوە کارەبا لەم وڵاتەدا دوای 33 ساڵ حکمڕانی گەندەڵی ئەم کار بەدەستانە تا ئێستاڵی ترافیکە لێیدایەوە و فڕێدایەوە و مۆلیدەکە هاتەوە و ڕئیسێکە پەیدا بۆ نازانێمە کامیانە. بەڵام ئێمە ئەگەر بە پێی قورئان کارمان بکردایە، لەو هەموو خاشاکەی کە لە وڵاتماندا فڕێ دەدرێ، وەڵای کارەبامان دەبەرهەم دێنا. لەو هەموو ئاوەڕۆپیسەی کە فڕێ دەدرێ لە وڵاتانە ئاوی پاکی جارش کە لێ دروست دەکەنەوە، ئاوەکەش ناهێڵن بە فیڕۆ بدرێ و بەڕەڵا بکرێ و بۆ گەناوی بەسەر خەڵکا بڕوە. با بگەڕێنەوە خزمەت قورئان، بەڵام تکاتان لێ دەکەم ئەگە قورئانمان خوێندەوە لە هەر پەرداخێک شیرێکە عەرزم کردن 5 دەرسی گەورەی عەقیدە و بیر و باوەڕ و ژیانێکی پاک و پوخت و ژیانێکی مرۆڤ دۆستانە لەگەڵ دەوروبەرا فێر دەبین. وتارەکە جارێکی تریش گوێ لێ بگرەوە کە قورئانیشت خوێندەوە گەیشتیەوە سەر ئەم ئایەتە، دیسان دەرسەکانی ژیان فێر بەوە. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوایە باشتر لە قورئانەکەت شارەزامان کەی، یا ئەڵڵاه باشتر لە قورئانەکەت شارەزامان کەی، بەم قورئانە بەهرەوەر بین، یا ئەڵڵاه باشتر تۆ بناسین و بتپەرستین، حەقی پەرستنت بدەین، یا ئەڵڵاه بەردەوام تەسبیحاتت بکەین لەگەڵ هەموو بوونەوەرە،
بەردەوام ستایشت بکەین و مەدحت بکەین کار تۆ شایستەی حەمد و سوپاسی یا ئەڵڵا یا ڕەبی خوا لێمان ببوورە کە نەمانتوانیوە تەنانەت بیر لەو هەموو خەڵات و نیعمەتە بکەینەوە کە تۆ پێت بەخشیوین یا ئەڵڵا لێمان ببوورە یا ئەڵڵاه لێمان ببوورە لە گوناهەکانمان خۆش بە تۆ غەفووری تۆ زۆر لێ خۆش بوو یا ڕەبی خوا لە گوناهەکانمان ببووری جێگەمان بەهەشتی بەرین بێ لە عەزابی دۆزەخ بە دوورمان کەی یا ئەڵڵاه یا شافی ئێو کەسەی شیفاتەن ئەو تەنها بەدەستی تۆیە یا ئەڵڵاه شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵاه لێت دەپاڕێمەوە دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی هەموو شێشە و گرفتەکانمان بە گەورەی خۆت بۆ حەڵکەی منداڵەکانمان ساڵحکەی ئەوانەی مناڵیان نییە یا ڕەبی خوای ئەولادی ساڵحیان پێ ببەخشی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.